ماوەی زیاتر لە هەفتەیەکە بۆنێکی ناخۆش لە بەکرۆجۆی سلێمانی بڵاوبووەتەوە و دانیشتوانی ناحیەکەی هەراسان کردووە. سەرچاوەی بۆنەکە تا ئێستا نازاندرێت و هاوڵاتیان داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەن لێکۆڵینەوە بکەن. بەڕاستی ئەم ماوەیە نییە، نێزیکی 4-5 ڕۆژە، یعنی بەڕاستی دوایی 12 حتا 4-5 بەیانی بۆنەکەی زۆر پیسە. خۆتی شەزانی ماڵەکان ئێستا زۆربەی دیکتی تایە، موەردە هەموو بۆنەکە ڕاکێشێ، یعنی تر بەڕاستی زۆر بێتاقەت بوون یعنی بە ئەم ماوەیە. هەفتەیەکە بێ ئەو بۆنە بڵاوبۆتەوە ناو بەکرژوە، ینی هەراسانی کردوین، بێزاری کردوین، ئەڵێ دوێ بۆنی حاویەیە. ینی من بەیانی دوێنە پێری هەستام سێرم کرد، سێری عینەکەم کرد زبڵەکە، تم بزانم تەنەکەی خۆمانە ئیچە سیرەکەم ئەوە نەبوو. ینی بەیانیان لە دەوری سعات 5 مەلابانگدان بۆنەکە یەکجار بڵاوبۆتەوە، ئەڵێ بۆنی کیمیاییە، هەر خەڵکی بێزار کردووە. ئەم والله تقریبا هەفتەیەکە بێ، بەڵام ئیمڕۆ تۆزێ باشترە. ئێواران عینیش شەوانە ساعت 12 بڵێنە 12 بەرەوە جارجارە، بەڵام بەیانیان بۆنەکە هەراسانی کردوین. ینی زۆر بۆگەنێکی زۆر بڵاوبۆتەوە لە بەکرۆژ، نازانین چییە. پێیان پەیوەندی کرد بە بەڕێوەبەری نەحەی بەکرەجۆ، بەڵام بە پاساوی ئەوەی هیچ سەرەداوێکیان دەست نەکەوتووە لەسەر بۆنەکە ئامادە نەبوو لە دوام بدات. بەڵام وتی شارەوانی و ژینگە و لایەنە ئەمنیەکان ئاگادار کراونەتەوە. هاوڵاتیان دەڵێن بۆنەکە زیاتر لە لاستیکی سوتاو دەچێت و لە دوای کاتژمێر 12 شەوەوە تا بەرە بەیان بەردەوام دەبێت. بۆن لاستیکێکی سوتاوێت لەم ناوە هەمووی دانیشتوانی بەکرەجۆ بەڕاستی پێی ئیزعاجی. بۆنەکەش لە شەوان درەنگ دوای 12 شەو پیا بێت، وەکو بڵێ شتێوە بە دزیۆ بسوێنم بۆ هەستەکەین شتێکی وابێ. ئاراستەی دووکەڵەکەش دیار نییە چووکەشەوە، ئێتر نازانین لەکوێوەیە. بۆیە ئیشەڵا هیوادارین لە ڕێی ئێوە داواکارین بەدەدا چوونی بۆ بکرێ، ئیشەڵا شتەکە بزانین چارەسەر بکرێت. چکە بەڕاستی دووکەڵ زۆر شتێکی خراپە، بێتەوەی نەخۆش شێرپەنجە، بێتەوەی ئەنواعات خەڵکی هەیە. بەتاشی دووکەڵە هەستەکەین مادەی لاستیک و نایلۆنە بسووتێنرێت. بۆن لە چیوە دروزێت؟ بۆنەکە شتێک نییە بڵێ بڵاوێتەوە لە منتیقەیەکی بچوو. نا بۆنی زێرا بۆ ئاوەڕۆ هەستی پێەکەی کە چۆنە بۆنەکەی. ئەمە بۆنێکە وەکو بۆنی سوتاویە لەم ناوە بڵاوە بێتەوە. جا داواکارێن ئینشەڵا بەرەچوونی بۆ بکرێت و بدۆزرێتەوە زانین چییە. بەڕاستی ئەم خەڵکی هەراسان کردووە. بەدوور دەزاندرێت بۆنەکە پەیوەندی بە ئاوی تانجەڕۆ یان ئاوەڕۆکانی دیکەوە هەبێت. گومانەکان زیاتر بۆ بوونی کارگەیەک دەچێت، بەڵام تا ئێستا شوێنەکە دیار نییە و هاوڵاتیان دەڵێن وای لە هاتووە شەوان دەبێت بە ماسکەوە بخەوین، چونکە بۆنەکە هەراسانی کردوین و پێویستە هەرچی زووە ئەم بابەتە ئاشکرا بکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.